هەی باسی بابەتی پارتیکل ڤەرب. پارتیکل ڤەرب مانای چییە؟ ڤەرب بەتەنێ واتە کار یان کردار، پارتیکلیش بە کوردی واتە ئامراز، واتە وشەکی گچکە، یەکێک لەو وشانەی کە بەکاردێن لەگەڵ وشەکانی دی پێی دەڵێن پارتیکل. بە هەردووچیان پێکەوە پارتیکل ڤەرب. هۆڵا کە ڤەربە، هۆڵا لە سویدی زۆر واتە و مانای هەیە. تەمەشای هۆڵەی بکەین. لێرە هۆڵا یان هۆڵەر گرتن، ڕاهێشتن بۆ وێنە، ڕاگرتن، ڕاگرتنی بۆ وێنە هەناسە. هۆڵە ئیمینێت شتەکەت لە بیرت دانێ، لە بیرت نەچی، هۆڵە ئیمینێت بە بیرت بێتەوە. هۆڵە ئێت ئاگات لە شتەکی بی، چاوەکت لێبی. بۆ وێنە لێرە خۆگرتن هۆڵەر. لێرە ئەگەر تەمەشاکەین دەبینین گەلک زۆر مانای هەیە. مانایەکان هێشتا زۆر دەبن گەر هاتوو ئامرازیشم دانا، پارتیکلیشم دانا لە لای هۆڵەی، واتە بۆ وێنە هۆڵە ئۆف مانایەکەی بە تەواوی دەگۆڕێ، یان هۆڵە ئوت، یان هۆڵە مێد، یان هۆڵە ئیگۆنگ، هۆڵە ئوپ، هۆڵە هوس. زیاتر دەبی ئەمن ڕاهێنان بکەم لەسەرەوەی مانایان چییە ئەگەر هۆڵە هات لەگەڵ ئامرازێک، پارتیکلێک. ئەو جەستە ئێرە بخینمەوە. پرسیاری یەکەم: många människor, زۆر کەس، om att vi måste minska användning av antibiotika. دەبی بێگومان ئەمن بزانم هەموو ڕستەکە مانای چییە؟ ئەنڤێندە مانای چییە؟ ئەنتیبیۆتیکە مانای چییە؟ ئەنتیبیۆتیکە بە کوردی واتە دژە بەکتەریا، واتە دەرمانی دژە بەکتەریا، ئەنتیبیۆتیکە. کەواتە زۆر کەس لێرە چ دانێم باشە؟ باشتر وایە هۆڵەمەی دانێم. هۆڵەمێ واتە لێرە وها بنووسم، هۆڵە مێد مانای چییە؟ واتە هەمان ڕاو بۆچوونی هەیە. هۆڵەمێ بۆ وێنەیەکەت قسە چی دەکات توش دەرێ یا هۆڵەر مێد، واتە ئەمنیش لەگەڵتم، هەمان ڕای توم هەیە، هەمان بۆچوونی توم هەیە. پرسیاری دووەم: ئۆمان tar penicillin, ئەوەش دەرمانە. Så kan man inte plötsligt sluta. Det går inte att några dagar och sen börja igen. ئەگەر مرۆڤ پەنسیلینی بخوا، دەرمانی پەنسیلین، نابی چ بکە؟ نابی سلوتەی بکە لە ناکاو، واتە نابی یەک ڕۆژ بخوا پاشان سلوتەی بکەواتە پاشان ڕاوەستی لێی گەڕێ نەخوا. Det går inte att några dagar och sen börja igen. ناتوانی ئەتوو کە پەنسیلینی دەخۆی بۆ وێنە دوو ڕۆژ بیخۆی، دوایە دوو ڕۆژ نەیخۆی، دوایە دەست پێ بکەیەوە دیسان وەری بگریەوە. کەواتە لێرە چ دانەین باشە؟ پێی دەرێن هۆڵە ئوپ. هۆڵە ئوپ واتە ڕای بگری. کەواتە لێرە دەنووسم هۆڵە ئوپ، واتە تو دەرمانەکەی دەخۆی پاشان ڕادەوەستی ناخۆی، دوایە دیسان دەخۆیەوە. ناوی هۆڵە ئوپ، ڕاگرتن. پرسیاری سێ: var är vårdpersonalen? ingen vet var de. لێرە چ دانێم؟ هۆڵە هوس. هۆڵە هوس واتە لە کام جێگایە، واتە لە چێیە؟ هۆڵە هوس. لێرە دەڵێ var är vårdpersonalen
ئایا ئەوانەی لە وۆردی ئیش دەکەن لە چێن دەرن کەس نازانی لە چێنە هۆڵە هوس جێگایان لە چێن دەرە هۆڵەر هوس لێرە بەواتای جێگا بەواتای ئەوەی نایە ماڵیان لە چێە بەواتای ئێستا لە چێنە ئایا ئێستا لە ژووری خۆیانن ئێستا لە کافێتریایە یان ئێستا لە تۆزێک لە دەرەوەنە لە چێنە هۆڵەر هوس جێگایەکەیان لە چێن دەرە پرسیاری چارەم att sitta och vänta på en akutmottagning är inte kul لە کاتی کە دەچێنە خۆشخانە لە ژووری چاوەڕوانکردن دانیشی بە تایبەتی ئەگەر بچیە ئاکوتی زۆر شتەی خۆش نییە کول واتە زۆر خۆش نییە منمان مۆستا بەڵام ناچارین دەبی چ بکەین هۆڵە ئوت دەبی خۆ ڕابگرین دەبی خۆ ڕاگربین هۆڵە ئوت نۆگرەتیم مۆنگەتیمار هەندێک جار زۆر کاتەچی زۆر دەبی چاوەڕوان بکەین چونکە لە ژووری فریاگوزاری زۆر جار دەبی چەند کاژێرێک چاوەڕوان بکەین پرسیاری پێنجەم det händer oss alla att någon människa som vi blir sjuk och dör ئەو شتە بەسەر هەمومان هاتیە کە مرۆڤێک یان کەسێک کە خۆشمان دەوێ نەخۆش دەبی و دەمری ئەو بزانە ئەو کەسە یەکەکە لە ئەندامانی خێزان یان هاوڕێیەکی نێزیکە یان دراوسەیە یان ئەو کەسێکە لەگەڵی ئیش دەکەی بزانە چێە ناوی چییە لێرە هۆڵە ئاڤ واتە هۆڵە ئاڤ واتە ئەو کەسێک کە زۆر لێت نێزیکە زۆر خۆشت دەوێ هۆڵە ئاڤ سۆنڤی هۆڵەر ئاڤ ئەوها دەبی بنووس هۆڵەر ئاڤ لێرە واتە تیکە ئۆم پرسیاری شەشەم ungdomar orkar mer än gamla گەنجەکان زیاتر لە پیرەکان ئۆرکا دەتوانن وزەیان زیاتر بەردەگرن کە ماندی نابن دۆمکان فێستە لێرە بەواتای دەتوانن ئاهەنگ بجێڕن دۆمکان فێستە en hel natt utan att bli trötta شەوەکەی هەمووی بەبێ ئەوەی بۆیە ئاهەنگ دەجێڕن ئێوارەکەی دەست پێ دەکەن هەموو شەوەکەی ئاهەنگ بجێڕن ماندی نابن کاتە لێرە چ دانەین وشەی هۆڵە ئیگۆنگ مایە دادەنەین هۆڵە ئیگۆنگ بێگومان ئەو پرسیارانە زۆر ئاسان نینە پارتیکل ڤارب هیچ ئاسان نییە بەڵام هیچ کات فێربوونی زمانەکی نوێ ئاسان نییە ئەگەرە من ڕاهێنان نەکەم پێویستە هەمیشە بچمە لێکسین لە لێکسین تەمەشای بنووسمەوە ئەمن هۆڵە بۆ وێنە وشەکەی بنووسمەوە و هەمیشە بخینمەوە مەرج نییە تەنیا ئەو پرسیارانە بخینمەوە کە لە خوێندنگەی مامۆستایەکە پرسیارەکانم دەداتی ئەوە هیچ کات ئەمن فێری زمان نابم پێویستە بە خۆم هەموو کات بچم بخینمەوە لە گوگڵ لە لێکسین بزانم ئەو وشانە مانای چییە کوو بەکاردێن ڕستە کوو بەکاردێ دەنا زۆر ئاسان نییە کاتە چ خۆش